بارانبارین و لافاوەکەی مانگی ڕابردوو لە زۆرینەی ناوچەکانی کوردستان زیانی مادی زۆری بەر گوندەکانی سنووری دەڤەری پشدەر و سەنگەسەر گەیاند بەتایبەت زەویزاری کشتوکاڵی و کوورەی هەنگ و پرۆژەکانی بەخێوکردنی ماسی قایمقامی پشدەر لە ڕێگەی پەرلەمانتارانی کورد لە عێراق لە کۆبوونەوەیەکدا تەواوی زیانەکانیان بۆ لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خستە ڕوو. ڕاستیەکەی زیانەکان جۆرا و جۆرە هەندێکی بەر پرۆژە خزمەتگوزاریە گشتیەکان کەوتووە وەکو ڕێگاوبان مەکتەب خەستەخانە ئاو کارەبا ئەوە بەشێکی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بەگەڕی خستەوە و چاکی کردێتەوە باقیەکەی لەسەر مستەوای مەڵک و ماڵی خەڵکی دەڤەرەکەیە کە ئەوەیان پێمان وایە بە هەموویەوە تەسەوور دەکرێت لە 10 ملیار دینار سەروی 10 ملیار دینار یا سەروی 10 ملیار دینار بێت زەرەر زیانەکان ئەوەندە دەخەمڵێنێت. سەرەڕای دەستنیشانکردنی زیانە مادیەکان بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم هیچ هەنگاوێکی دیاریکراوی بۆ قەرەبووکردنەوەی جوتیاران نەناوە. پەرلەمانتارانی کورد لە بەغدا دەڵێن حکوومەتی عێراق بڕی 200 ملیار دیناری بۆ کارە ساتە سروشتیەکان تەرخان کردووە و لە بودجەی 2019دا هەوڵ دەدرێت قەرەبووی زیان لە کەوتوان بکرێتەوە. راپۆرتەکانیان هێناوە بە وردی ئێمەش هەوڵی خۆمان بدەین لە لیژنەی مالی جێگە بۆ ئەو زەرەر و زیانانە بکەینەوە کە حەقی خۆیانە و هەوڵەکەش لەسەر ئێمە و ئەتوانین بڵین ئەو بابەتە باس بکەین جا ئیسیجابە و وەڵامدانەوەی ئەو بابەتە تا چە ئەندازەیەکەی لە سەر ئێمەیەکە هەوڵ بدەین. 200 ملیار دینار لە موازنەی تەواریە دانراوە بۆ موازنەی تەواری کە نابێت لە سا 5 موازنەی اتحادی تێپەڕێنێ. لافاوەکەی مانگی ڕابردوو ترسی لە دڵی بەشێکی زۆری گوندنشینانی بناری قەندیل دروست کردووە و گوندەکانیان لە ترسی دووبارە بوونەوەی لافاو چۆڵ کردووە. لەلایەکی دیکەوە لافاو بەشێکی زۆر لە خزمەتگوزاریەکانی وەکو ئاو کارەبای لەگەڵ خۆیدا ڕاماڵی و تا ئێستا سیانە نەکراون. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.